ئاوێ ئێستا ئەو لەمانێ بای 270,000 ئاو کڕیە. بەدرێ دانیشتووی گەڕەکێکی هەژارنشینی شاری هەولێرە و دەڵێت ماوەی 10 ساڵە کێشەی کەم ئاویان هەیە و تاوەکو ئێستاش چارەسەری کێشەکەیان بۆ نەکراوە. ئەوەش دەڵێت بەتەنها لەم مانگە بڕی 270,000 دینارم داوە بە ئاو لە کاتێک موچەی یەک مانگی کوڕەکەم 350,000 دینارە. 10 ساڵە ئەو ئامانە هەبە عازابدی دێو دەبڕێ بە 2 سعات بەرمیلەکمان لۆ پڕ نابێ. گاش کاتەکەی خلاص دەبی ئاکە دەکوژێنتەوە دەیگرتەوە سعات یەک شەمە لێرە ڕادەوەستین تەلەفۆن دەکەی لۆ تەنکەری ئاوێ دەرێ وا دێت یەک بەرمیلمان لۆ پڕ دەکا بە 10,000 ئەو بەرمیلە پڕ کردە بە 25,000. دوو ڕۆژجارێک ئاوی دەکڕین ئاوەکەش بە جوانی بەرنادەنەوە نانی هندێک ئاو بەردەنەوە لە ئاوەکە بەرنادەنەوە دوو نەفەرن نای دوو نەفەرەکە نازای قسەیان لەگە دەکەین هەموو ڕۆژێ لەگەڵمان بەشەر دێن دەڵێ کاکە بڕۆ حیساب بۆ هیچ کەسێ ناکەم بڕۆ بە مدیری بڵێ نازانین ئاو بکڕین زۆری هەیە نازانین نەکرێ بدا نازانم چتەکە سابەتەکە کاکە بەڕوحم ئێستا کەم ئەم لۆ چمە فترێشکە ئەوە هاوین دەڕوە يعني معقولة من معقولة أمن بسم يعني مقصد إنك برندي نسوشيا معقولة بسم دو مار بقرم 7,000 8,000 بيا كم برمين أوك دابين كم. ئەندامێکی ئەنجومەنی پارێزگای هەولێر ئاماژە بەوە دەکات هەولێر لە ئێستادا بەسەر دوو زۆن دابەش بووە کە ئەویش زۆنێکی بێ ئاو و بێ خزمەتگوزار و زۆنێکی پڕ لە خزمەتگوزار و بێکێشە. بەداخەوە لە سنووری پارێزگای هەولێر لە ڕووی خزمەتگوزاریەوە درک بە و جیاوازیە و جیاکاریە دەکرێت بەڕاستی مەسەلی نەک هەر لە ڕووی ئاوە لە ڕووی کارەباوە لە زۆر ڕوویتکەوە لە ڕووی قیرتاوی ڕێگاوانەکانەوە هەست بە و جیاوازیە دەکرێت تا ئێستا زانستیانە هەوڵ نەدراوە کێشەی ئاو چارەسەر بکرێت لە سنووری پارێزگای هەولێر ئەمەش دەرخەری ئەو ڕاستیەکە کەم تەرخەمی ئیداری لە ڕابردوو هەبوو لە ئێستاشدا بەردەوامە و کەم تەرخەمیە ئەم هاوڵاتیەش کە لە یەکێکە لە گەڕەکە بێ ئاوەکانی شاری هەولێر نیشتەجێیە دەڵێت پرۆژەی نیشتەجێبوون هەیە لە هەولێر دەریاچی بۆ دروستکراوە کەچی بەشێکی زۆری گەڕەکەکانی دیکە بێ ئاون. ماوەی 5 ساڵ بێ ئاو بووین و ئێستا زۆربەی گەڕەکەکانی شاری هەولێر کە کێشەکەم ئاویان هەیە و خەڵکە توانای دابینکردنی ئەو ئاوەی نییە حکوومەتی هەرێمی کوردستان تا ئێستا نەیتوانیوە چەند کێشەی ئاوی بۆ چارەسەر بکە وەک دەبینین کە ئەو پرۆژەوە بەرهێنەرەکە یەک لە پرۆژەکانە بە حەزمی خۆی کە بەقەدەر شارەکوونی و ئاوی بۆ دابین کراوە. کێشەی بێ ئاوی ساڵانە لە کاتی هاتنی وەرزی هاوین بەرۆکی خەڵکی شاری هەولێر دەگرێت و تاوەکو ئێستاش بەرپرسان نەیانتوانیوە کێشەی کەمی ئاوی شارەکە چارەسەر بکەن. بڕیار محەممەد، کورسات نیوز، هەولێر.